سڵاوتان لێبێ من سارا حاجی ئێرە لەندەنە بەردەم سەفارەتی عێراق خەڵکانێکی زۆر کوردێکی زۆر چالاکوان ڕێکخراوی داکۆک ئەم گردبوونەوەی ساز کردووە خەڵکانێکی مەدەنی چالاکوانان لێرە ئامادەییان هەیە دژی یاسای بەرفراوانکردنی حەشدی شەعبی لە کاتێکدا ئەوان تایەفەگەری و میلیشیاگەری پەیڕەو دەکەن دەیانەوێت یاساکە ناڕاستەوخۆیی بکەن بەڕاستەوخۆ لێرە ڕێکخراوی داکۆک و چالاکوانان گردبوونەتەوانێ ڕای هەر یەک لە چالاکوانان ئازادی خوازان خەڵکانی ئازاد وەردەگرین. وەکو ئەندام و چالاکەوان لە ڕێکخراوی داکۆک بە هەموو شێوازێک ئیدانەی بەرفراوانبوونی دەسەڵاتی حەشدی شەعبی دەکەین لە عێراق و ئەم گروپانە پێویستە هەڵبوەشێنرێنەوە چونکە بە هەموو شێوەیەک بوونە مەترسی بۆ سەر لایەن و سنی واتە کورد و عەرەبی سونیش و ئەم گروپانە بوونە هۆکارێک بۆ دواکەوتنی عێراق و ئەم گروپانە لە بەرژەوەندی وڵاتی ئێران بەکاردێنرێن و بۆتە هۆکارێک بۆ دواکەوتنی عێراق. ئێمە وەکو ئەندامان و چالاکوانان ڕێکخراوی داکۆک ئەو ڕاستین بە خۆپیشاندان لە پێش سەفارەتی عێراق دژی یاسای پرۆژەی حەشدی شەعبی کە دەیانێت بە زۆرمەلی جێبەجێ بکەن ئەو یاسایە دەبێتە هۆی چەک لەلایەن دەوڵەتەوە نەمێنێت گروپە چەکدارەکان بەهێز بکەن و بە هەموو شێوەیەک دژی ئەو یاسایینە و مەترسیێکی زۆرە بۆ سەر ناوچە جێناکۆکەکان و کورد و سونە بە تایبەتی. ئەمڕۆ من هێمن غەریب ڕەحمان ئەندامی ڕێکخراوی داکۆک لە بەردەم سەفارەتی عێراق لێرە کۆبووینەتەوە دژی داگیرکاری حەشدی شەعبی کە لە عێراق دەیکا بەرامبەر هەموو نەتەوەکان بەرامبەر کورد هەم هێزە لەلایەن ئێرانەوە دامەزراوە لە عێراقا کوشتارێکی زۆری کردووە خەڵکێکی زۆری گرتووە بەڕاستی ئێمە لێرە داواکەین ئەم هێزە دەست بەجێ هەڵبوەشێتەوە و پەیامی من ئەوەیە تەنها بیری گەلی کوردی بێنمەوە کە تاوانەکانی حەشدی شەعبی چین بەرامبەر گەلی کورد لە ساڵی 2017 هەتاوەکو ئێستا بە بێچەند ئامارێک هەوەرم گردووە زیاتر لە 4500 هاوڵاتی و پێشمەرگە بەدەستی حەشدی شەعبی کوژراون زیاتر لە 22000 هاوڵاتی کورد بێ ماڵ و بێ حاڵ بوون و زیاتر لە 2650 ماڵی کورد سوتێنراون و تەقێنراونەتەوە داواکارم لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەستن بە هەڵشاندنەوەی ئەم میلیشایە کە دژی گەلی کورد پێمان وایە دامەزراوەت هیوادارم بیان وەستێن و هەڵیان وەشێنەوە. سوپاس. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە بەردەم کۆنسڵخانەی عێراقین لە شاری لەندەن داوا لە وڵاتانی جیهان دەکەین بە تایبەتی وڵاتی بریتانیا کە کۆتایی بەدەسەڵاتی حەشدی شەعبی ببێنێ لە خاکی عێراقا کە ئێستا ژمارەیان لە 67 گروپێک هاتووە ئەیانێ وەزارەتی خۆیان هەبێ لە ناو عێراقا ئەمە ژواکە شەڕی مەزەبی لە عێراق دروست بێ بۆیە داواکەین لە وڵاتانی جیهان پێشەوەی کە شەڕی مەزەبی و ناوخۆی دروست بێ کۆتایی بەم دەسەڵاتە بێنن ئەوەشمان بیر نەچێ کە یەکێتی و پارتی هۆکاری سەرەکین بۆ دەوڵەمەندکردن لە ڕوویداراییەوە ئەو بەهۆی ئەوەیە کە شەریکن لە چەندان بازرگانی و کێڵگەنەوتی و ئیشی قاچاقچی بۆی ڕۆژێکە گەر ئەم بەرپرسانە دادگایی کران پێویستە یەکێتی و پارتیش لەگەڵ ئەوانە دادگایی بکرێن ئێمە لەگەڵ هێزێکی فەرمین لە عێراق بۆ پارێزگاریکردن لە سەروەری عێراق بەڵام لەگەڵ هێزانە نین کە خەریکی خوێنڕێژی و تیرۆرکردن و کوشتنی خەڵکی و هێنانی سوپای بێگانن بۆ سەر خاکی عێراق. زۆر سپاس. ئەمڕۆ وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بەرامبەر سەفارەتی عێراق لە لەندەن بەشداری کرد لە خۆپیشاندان دژی پرۆژە یاسای ئەوەی کە حەشدی شەعبی بکرێتە گەورە بکرێت و ببێتە یاسا لە نێو دەستوری عێراقا بەداخەوە کە چەندین جار لەلایەن کۆنسڵخانەی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکاوە چەندین جار عێراقا گەدار کراوەتەوە کە ئەم گروپێکی تیرۆریستە و دەبێت هەڵبوەشێتەوە و بچێتە ڕیزەکانی جێشی عێراقیەوە بەڵام بەرپرسانی عێراقی بێجۆدان بەوەی کە ئەم قسانەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا بگرن ئەیانەوێ بکەنە پرۆژە یاسایەکی گەورە و دژ بە خەڵکی عێراق بەکاری بێنن کە وەتە چاولێکەری و هەزاران گروپی تر وەکو حەشدی شەعبی دروست بووە و هەر کەسە و لای خۆیەوە گروپێکی دروست کردە و دەسەکا بە کوشتنی خەڵک و ڕفاندنیان. دەستخۆش.
پێ ئەو هەواڵانەی کە لەم دوایانەدا بڵاو کراوەتەوە لەلایەن ئاژانسە جیهانیانەکانەوە کە حەشدی شەعبی میلیشیا هاوشێوەکانی دایانێت لە پەرلەمانی عێراق شەرعەتی خەڵک وەربگرن. بەڕاستی ئەگەر ئەم داواکاریان سەر بگرێت عێراقش دەبێتە سووریا و لوبنان و یەمەنی لێدێ کە میلیشیا حکمی عێراق بکات، ئیتربوونی یاسا و ڕێسە نامێنێت. بۆیە بە هەموو شێوەیەک بەرەنگاری ئەم داواکاریان دەبینەوە و پێویستە هەموو ڕێکخراوەکان هاودەنگ بن لە دژی ئەم کودەتایە کە بەتەمان بەسەر عێراق بیسەپێنن کە بە ناوی خەڵکی عێراقەوە شەرعیەت وەربگرن تا بە تەواوەتی دەست بگرن بەسەر عێراقدا بە هەموو شێوەیەک لە ژێر کۆنتڕۆڵی خۆیان نابێت. کەواتە عێراقیش بە تەواوەتی دەبێتە وڵاتێکی میلیشیایی وەک سووریا و لوبنان و یەمەنی لێدێ کە بڕیارەکان لە وڵاتی ئێرانەوە وەردەگرن. کەواتە وڵاتی عێراق هیچ سەروەریەکی نامێنێ و دەبێتە وڵاتێکی ژێردەستەی ئێران. زیندوترین نمونەش بەم دوایانە میلیشیاکانی عێراق دوور لە دەسەڵاتی حکومەت و یاسا بۆمبارانی کێڵگەکانی غاز نەوتو یان لە هەرێمی کوردستان کرد، کەسیش ڕوبەڕی یاسا نەکرا. بۆیە ئەم شەرعیەتدانە دەبێتە گەورەترین مەترسی بۆ سەر پێکهاتەکانی عێراق بە تایبەت کەمینەکان وەک کورد و تورکمان و یەزیدی و مەسیحی بە تەواوەتی مافەکانیان پێشەل دەکرێت. سپاس. مافروکە یەفێخۆ پێشاندانێت گەنج بۆ بەرفرەهبوونا ڕێکخراوێکی کورد بێژنە حەشد شەعبی. ئەم vê ڕێکخراوێ لایەنێکی حکومی نازانین ڕاستی چونکە وەک ئەم بینین تەسەرفاتێ تیرۆریستی تەعاملێت گەل شەعبا حکومەت یان کورد بێژن شەعبا عێراقێ تێدا کردن و بەرفرەهبوونا vê ڕێکخراوێ ئەکید یعنی مەترسیەکە گەلێکە مازنیە هەی لەسەر عامەتەن عێراقێ بتەکید هەرێما کوردستانێژی و هەندی مەدیتی بظلم زۆرداری یا شعب عێراق و کوردستان هەمیەت هێدا کردن. ئەم زانین هەفتشتە یە چێت بتن یعنی ڕۆژ و بۆ ڕۆژ یا بەرفرەت بتن ئەف ڕێکخراوە و دەستێکی دەرەکیە ئەvە قواتە خۆ بتنی نەشن هەفتشتە بێتە کردن لێ دەستێکی دەرەکی هاریکاریا حکوومەتە ئیرانێ ئەکید لە سادە ساد وەکید بێژن ئەو بڕیارە لەسەردن ئەو قرارێ لەسەردن منەبێتن ئەم ژێردەستێت تیرۆرستا بین ئەمش کوشتنێ و ڕەزالەتێ و دیربوونێش وڵاتی ئەمت هێر بووین. داخوازامەش ڕێکخراوێت نێودەوڵەتی هەیە، داخوازامەش وڵاتێ زلهێز هەیە کو دەستی خوب دانە سەر vê ڕێکخراوێ و دان نەعەردی و ئیدیتر بەسە زۆرم و تعداریە خەلکی نەکەن چونکە ئەمت بینین تەسەرفاتێت وانە تەعاملە وانە لەگەڵ خەلکی بڕاستیژی تیرۆریستیە و نەک حکوومەتی. گەلێک سپاس بەخێر. سەرەتا زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس بۆ کە دەرفەتان پێدام کە قسە بکەم لە ڕێی کەناڵەکەتانەوە. من ڕێژوان مەحموود ئەندامی ڕێکخراوی داکۆکەم ئەمڕۆ گرتبووینەتەوە بە هۆکاری ئەوەی دژی بە میلیشیاکردنی حەشدی شەعبی کۆبینەتەوە. بەڕاستی حەشدی شەعبی لە عێراقا کۆمەڵێک یاسا و ڕێسای داناوە لە ناو عێراق بە کوشتن و بە بنبەرکردنی خەڵکی سڤیل لە عێراقا. بەڕاستی ئەوانەی کەن کارێکی ناڕەوایە و کارێکی نامرۆڤانەیە ئەوانەی کە ئەوانێکن لە ناو عێراقا و شتی زۆر قێزەون و ناشرینەکەن بەڕاستی ئەوانیش وەکو شتێک بەچکەی ئێرانن کە هاتوونەتە ناو عێراقەوە ئەگەر ئەوە بێت و زۆر بڕوە ئەم شتەی کە حەشدی شەعبی کا ببێ بە منشن دوڕۆژتر عێراقی شەکەوێتە ژێر دەستی ئێرانەوە و حسابی یەک وڵاتی بۆوەکرێ و بەڕاستی پێمان ناخۆشە ئێمە بۆیە گربینێتەوە لەسەرم هۆکارە و ئەوانەی کە ناڕەحەتی و شت بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراق دروستەکەن بە پارتی و یەکێتیشەوە هیوادارم هەر هەمیان لە سێدارە بدرن نەمێنن لە هەرێمی کوردستان و لە عێراق. زۆر سپاس بە کەناڵەکەتان. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکەوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری لەندەن هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک دژی فراوانکردنی دەسەڵاتەکانی حەشدی شەعبی و هەموو ئەو گروپی لە عێراق و کەوابوون تەمای مەترسی و نیگەرانی بۆ سەرجەم هاوڵاتیانی عێراق. ئێمە تەنها نەک دژی حەشدی شەعبی بەڵکو دژی هەموو ئەو میلیشیا و گروپ و چەکدار و خێڵە چەکدارانەی کەوا لە عێراق و هەرێمی کوردستان دەبوونتە مای مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان و هەموو ئەو کارە و تیرۆ و ڕفاندن و کوشتنانەکەوە لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لەلایەن ئەم گروپە میلیشیانەوە ئەنجام دەدرێت و کە هیچ حسابێک بۆ یاسا ناکەن بەڕاستی. بۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و چالاکەوانان داوا دەکەین کە هەموو هێزە چەکدارانە هەر لە حەشدی شەعبی بە هێزەکانی هەفتاوەشتایان هێزەکانی زێرەبانی هەموو ئەوانەی کە بنایاساین دا بماڵن ڕێچەک بەڵکو ئێمە پێویستمان بە یەک هێزی نیشتیمانی هەیە لە عێراقدا کەوا پارێزەری سەر و ماڵ و خاکی هاوڵاتیان بێت نەک بۆ یەکلایکردنەوەی کێشە کۆمەڵاتی و سیاسەکان بەکاربێنرێن و بۆ تو بەمەبەستی تیرۆر تووسان و تۆقان بەکاربێنن.
ئەمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاین گردبوونەیەکی دژی میلیشاکانی حەشتی شعبی کە لە کەرکووکدا هیچ یاسایەک ناگرنە بەر و هیچ لە پرسیینەکان لەگەڵدا ناکرێت و ئێمە ئیدانێ و کاریان دەکەین کە لە بە ئاشکرا ئیش بۆ ئێران دەکەن و هیچ یاسایەکان لەگەڵدا ناکرێت و زەویزاری خەڵکی داگیر دەکەن. ئێمە لێرەوە ئیدانێ و کاریان دەکەین و کە سەروەت و ماڵی هاوڵاتیان تاڵان دەکەن و کەرکووکیان داگیر کردووە و بەناحەق. اليوم خرجنا ضد الأحزاب الميليشيات الإيرانية والحشد الشعبي مع حلفاء الأحزاب الكردية يتأجرون في مناطقنا متنازع عليها، يجب إخراجهم في مناطقنا ويرجع أراضي إلى صاحبه الأصلي، ونرفض رفضا تاما في قبولهم في دستور العراقي وإقليم الكردستان. پێشەوە عەبدوڵڵا محەممەد ئەندام لە ڕێکخراوی داکۆک چالاکوانی سیاسی پێهامێکم هەیە بە عەرەبی بۆ ڕاستەوخۆ بۆ حەشدی شعبی رسالة إلى ميليشيا الحشد الشعبي نحن الأكراد نشاهد أفعالهم ولن نتوقف حتى يتم عاقبتكم أشد عقاب. زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە شاری لەندەن لە بەردەم کۆنسۆڵی عێراق دژی بە یاساکردنی پرۆژە بە یاساکردنی حەشتی شعبی وەستاینەوانەیە کە تێدا بەتەمان حەشتی شعبی هێزێکی میلیشیایە بیکەن بە هێزێکی یاسایی. نابێت هیچ هێزێک بە تیرۆریست ناسراوە بێت دەسەڵاتدار بێت، نابێت حەشدی شعبی کۆیلەی ئێرانبوونی بمێنێت، نابێت لەوە زیاتر خەڵکی مەدەنی لە کوردستان و لە عێراق لەژێر دەسەڵاتی حەشدی شعبی تیرۆریستان بێت. نەعلەت لە تیرۆریستانی حەشدی شعبی، نەعلەت لە فەرمانبەرەکانیان، نەعلەت لە مەرجەکانیان، نەعلەت لە شوێنەکەوتنەکانیان. چەکدارە تیرۆریستەکانی حەشدی شعبی تاکە ئیش و ئامانجیان بۆتە ئەوەی هاوڵاتیانی کورد و سونە بکوژن و لە ناو برن، تاکە ئیشی چەکدارە تیرۆریستەکانی حەشدی شعبی بە جێگەیاندنی ئامانجەکانی ئێرانە. ئەوان خەریکی کۆیلایەتین بۆ ئێران. فەرماندەکانی حەشدی شعبی وەکو فالح فەیاز و قەیس حەزعەلی و ڕەیان کلدانی و سەدر ڕاستەخۆ کۆیلایەتی بۆ ڕژێمی ئێرانەکەن، دژی گەلی کورد و کوردستانن، دژی یەکپارچەیی و دژی هەبوونی قەواری کوردستانن. ئەوان ماوەی 7 بۆ 8 ساڵە شاری کەرکووکی کوردانیان بە ناحەق داگیر کردووە، خەڵکەکەی و ئەچەوسێنەوە، خەڵکەکەی عەزیەتیان، خەڵکەکەی ئەکوژن و بێسەر و شوێنیەکەن. خۆت خەڵکی کوێی؟ من خەڵکی کەرکووکم و لە دایکبووی کەرکووکم. لەلایەن ئەو هێزە میلیشیایەوە ئازار گەێنراوە بە خانەوادە و کەس و کارتان؟ بەڵێ، نزیکترین کەسم قوربانی دەستی چەکدارانی حەشدی شعبی و خۆشم لە هەوڵی کوشتن و لە هەوڵی ڕفاندن لەژێر دەستی حەشدی شعبی ڕزگارم بووە. بەداخەوە ئینشاءڵڵا کار. سپاس. سەرەتا سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ ئامادە بوون لەم چالاکیەدا. ڕێکخراوی داکۆک هەستا بە ئامادەکردنی چالاکیەک دژی بە پەرەسەندنی و دەسەڵاتە زیادەکانی حەشدی شعبی لە عێراق و لە ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان. من بۆ خۆم خەڵکی کەرکووکم دەزانم لەو ناوچەیە چی دەگوزارێت. بەڕاستی هەر شتێک بە حەشدی شعبی نەبێ، هەر شتێک لەژێر دەسەڵاتی حەشدی شعبیانە بێ بوونی نییە. هەرچی دام و دەستگا هەیە هەمووی بەدەستی حەشدی شعبیەوە. شتێ نییە بە ناوی حکومەت و بە ناوی حزبەوە، هەمووی درۆ دەلەسەیە. حەشدی شعبی باڵادەستە لە ناوچانەدا و هەمووشمان دەبینی لە ماوەکانی پێشووە حەشدی شعبی خاوەنی بڕیاری یەکلایی کەرەوەرد بوونە و بە سپۆنسەری سەرەکی ئەو پاڵپشتیەش ئێران دەکرێت و حەشدی شعبی ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنێکی زیاترایە لە ناوچەکە و لە ناوچەدابڕاوەکانی کەرکووک بە تایبەتی. ئێستاش بتەوێت هەر پرۆژەیە بکەیتەوە، هەر لە بوارێکی بازرگانی هەر شتێ بکەیتەوە، ئەگە بێت و سەرانە نەدەی مۆری حەشدی شعبی پێوە نەبێ ئامادەنین ئەو شتە بۆت ناچێ بەسەر. وە سەرانە لە هەموو شوێنەکانە ژۆرەگیرە لەلایەن حەشدی شعبی و خۆم بە تەحەداوێڵم. لە فترەیەکی لەوە پێشاو بە قەیسەرێکی بەناوبانگی کەرکووک ستێنرا، ئەوش لەلایەن حەشدی شعبیەوە بوو بە هۆکاری ئەوەی کەنیان سەرانیان نەدا پاریان نەدا بە کوردەکەی. من هیوادارم لەو ناوچانە کۆتایی بە حەشدی شعبی بێ، ڕۆژ بە ڕۆژ کەمکردنەوەی دەسەڵاتەکانیان بێت. هیوادارین حەشدی شعبیش وەکو هینی لێنێ وەکو سووریای لێنێ هەمومان دەبینین ئێساکە کەسێکی ڕژێم و کەسێکی خوێنکوش خۆی تا دوێنێکە داعش بۆ ئێساکە حکمی سووریاکە. هیوادارین ڕۆژ بە ڕۆژ عێراق ژوای لێنێت و کۆتایی بێت و هیوادارین ڕێگری بکرێت لە حەشدی شعبی و بەڕاستی مەترسیدارە بۆ ناوچەکە و بۆ هەموو لایەنێک بۆ هەموو وڵاتانی دراوسێش.
بەڵێ ئەمڕۆ بەشداریمان کردووە لەم خۆپیشاندانە کە ڕێکخراوی داکۆک سازی کردووە دژی بەرفراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی لە عێراق بە هاوبەشی هەردوو حکومەتی فاشیزمی عێراق و ئێران کە هەمومان نەزانین حەشدی شعبی کە لە 2014 دامەزرا بە بیانووی ئەوەی کە شەڕ دژی داعش بکە، بەڵام پاشنەمانی شەڕی داعش ئەم هێزە هەر بەردەوام بوو لە 2016 ئەم هێزە بوو بە هێزێکی یاسایی کە لە پەرلەمان بە یاساییان کرد، بەڵام دوایەوە هاتنە ناوچە کوردیەکان و هاتنە ناوچەکانی سەروی عێراق و دەستیان کە وەک لە هەمومان ئاشکرا دەستیان کرد بە چۆنەڵی کاولکاریەک لەو ناوچەیە و داگیرکردنی عەرز و ئاوی سونە مەزهەبەکان و بە تایبەتی کوردەکان و کۆمەڵکوژی سونە مەزهەبەکان، هەر بە تایبەتی تر کوردەکان بە تایبەت کە بە دوژمنی سەرسەختی خۆیان نەزانن، چونکە ئەوان هێزێکی شیعەن و بمانەوە و نەمانەوە هێزێکی ئێرانیە، هێزی حەشدی شعبی، بەڵام لەسەر بودجەی عێراق ئەژی لە ناو عێراقا کە ئەیانەوێت حکومەتی عێراق لە ناو بەرن لە سونە مەزهەبی و بیکەن بە شیعە مەزهەبی، هەموو ئامانج و دەسەڵاتی ئەوانیشەوەیە کە عێراق بە تەواوەتی لە ناو بەرن و بیکەن بە وڵاتێکی وەکو سووریا و یەمەن و لیبیا کە بەڕاستی ئەوان ئەو وڵاتانەش کە هەمویان قوربانی دەستی ئێرانن دەستان خۆش بێ. ئەمڕۆ لە ڕێکەوتی 14 هەشتی 2025 لە شاری لەندەن لە بەردەم کونسوڵخانەی عێراق ئەم گربوونەوەیمان ئەنجام داوە دژی بەرفراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی لە ناوچەکەدا. بەڕاستی هێزە میلیشیاکانی عێراق بە تایبەتی حەشدی شعبی ئاگرێخن لە ناوخۆی وڵاتدا کە بوونەتە هۆکاری ئاوارەبوون و ماڵوێرانی خەڵکی و چەندەها مەترسیان لە ناو عێراق و هەر بگرە هەرێمی کوردستانیش دروست کردووە، لەوانە توند و توژی بێ سنووریان بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی و کارمەندانی حکومەت بگرە بوونەتە هۆکاری گیان لە دەستدانی چەندین هاوڵاتی بێتاوان و داواکاری لە دەسەڵاتداران پەرە بدەن بە بەهێزکردنی دەسەڵاتی حکومەتی ناوەندی و ڕێخستنی هێزەکانیان و ڕێکخراوەدن لەگەڵ هێزە میلیشیاکان. دەستان خۆش. ئێمە بۆ دەربڕینی ناڕەزایەتی لێرە دژی بەرفراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی لە عێراق و لە ناوچەکانی هەرێمی کوردستان کۆبووینەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر ئەم پێشەلکاریە کە حەشدی شعبی یەکێکە لە هێزە هەرە مەترسیدارەکان وەکو ئاشکرا لای هەمومان کە چەندین جار ڕوبەڕووبوونەوەی هەبووە بەرامبەر بە خەڵکی سیڤیل، چەندین جار خۆپیشاندەرانی کوشتووە و پەیامی ئێمە لێرەوە ئەوەیە دەمانەوێت بە هەردوو حیزبی دەسەڵاتداری دز و گەندەڵ لە هەرێمی کوردستان یەکێتی پارتی و حکومەتی ناوەندی عێراقیش ڕابگەێنین کە ئەویش هەر وەکو سەدام حوسێن دیکتاتۆرە دەمانوێت پێیان ڕابگەین ئەگەر بەلایەن گەلی کوردیان بەلایەنەوە گرینگە بە هەڵوەستێکی جدیان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە پێش ئەوەی ڕێژەی خاکی هەرێمی کوردستان زیاتر لەدەست بدەن. پێشەکی دەستخۆشتان لێ دەکەم بەخێراتتان دەکەم وەکو کەناڵێک هەمیشە پشتگیری کوردان و پشتگیری پەنابەران دەکەن لێرە، دەستان خۆش بێ. من وەکو کوردێک ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە لە 14 ڕۆژی پێنجشەممە بەشداریم کرد لە خۆپیشاندانی داکۆک بۆ دژایەتیکردنی حەشدی شعبی، نەک تەنها حەشدی شعبی بەڵکو هەموو ئەو گروپانەی کە دەبنە هۆی هەڕەشە بۆ سەرخاک و وڵات و نیشتیمانمان تا سەر ئێسخانەی دژایەتیان دەکەین و ئەوەی پێمان بکرێت لە دژایەتی ئەوان ئەنجامی دەدەین. دەستان خۆش بێت. ئێمە ئەمڕۆ کۆبوونەتەوە بە بۆنەی ئەوەی کە یاسایەکی تازە دەرچووە بواگە بگرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ درێژکردنەوەی دەسەڵاتی میلیشیاگەری ئەویش حەشدی شعبیە کە ساڵانێک دروستکرا لە 16 ئۆکتۆبەرەوە دروست کراوە بۆ دژینەمانی شەڕی داعش. بۆ ئێستا عێراق بڕیاری ئەوەی لە دوانەوەی یاوە کەوا ئەڵێ دەسەڵاتی داعش نەماوە و کۆتایی پێ هاتووە. دەسەڵاتی میلیشیاگەریش هەر درێژ بۆتەوە بۆ داگیرکردنی خاکی کوردەکان و دژ بە کورد و سونەکان وەستاونەتەوە و تەهدیدی خەڵکەکانەکەن و ئەیبەنە شوێنان تەهدیدیانەکەن و سەر و ڕیشانە تاشن و سوکاتێک زۆر بەو خەڵکە ئەکەن. بەڵێ من ئەمڕۆ کۆندامێکی ڕێکخراوی داکۆک و چالاکەوانێکی سیاسی کورد لە بەریتانیا ئەمڕۆ ئاستان بە ئەنجامدانی چالاکیەک کە بۆ دژی بڕیاری فراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی لە عێراقدا ئەنجام درا و هەروەها بەداخەوە ئەم هێزە میلیشیایە لە ساڵی 2014 لە دوای چۆڵکردنی ناوچەکانی شەڕ لە جەنگی داعش لەلایەن سوپای عێراقەوە ئەم هێزە میلیشیایە لەلایەن فتوایەکی سیستانی نەفرەتیەوە دامەزرا و هەروەها لە دوای ئەوەش هەڵنەوەشێنرایەوە بەڵگو و بوجە و موچیان بە نایاسایی بۆ دابین کرا. ئێمە لێرەوە هاتووین نەک دژی ئەو بڕیارە نایاساییەی فراوانکردنی دەسەڵاتیان هەڵوێز وەرگرین بەڵکو و داوای هەڵوەشانەوەی حەشدی شعبی بە تەواوەتیەکەین.
من وەکو چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستان بە گردبوو ئەنجامدانی گردبوونەوەیەک لە بەردەم باڵێزخانەی عێراق سەبارەت بە فراوانبوونی دژی حەرجی شعبی لە عێراق و حکومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس. کەناڵی بیکەیفۆ ماڵی کوردانە لە هەر جێ کوردی لێبێ کەناڵی بیکەیفۆ لەوەیە هاوخەمی کوردین بەریتانیا بێت کوردستان بێ هەر جێگەیەک بێ سارا حاجی بیکەیفۆ لندن.